بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکینەوە ئەچینە لای تەوەرێکی دیکەمان لەم تەوەرەماندا کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئیڤنتی یونیڤیژن وەن ساز ئەکەن کە لەم ئیڤنتە زیاتر بۆ ئەو خوێندکارانەیە کە ساڵ یەکەمی زانکۆیانە و چۆن بتوانن لەم 4 ساڵەی زانکۆیان خۆیان بدۆزنەوانە چۆن بتوانن سوودمەند بن لەم 4 ساڵەی زانکۆ لەوانەیە ئێمە زۆر بەمان کاتێک کە ئەچینە زانکۆ بە شێوازێکی جیاوازتر لە زانکۆ تێگەشت بێتین بەڵام گرینگە لە یەکەم ڕۆژی زانکۆمانەوە کۆمەڵە کەسانێک هەبن کۆمەڵە قسەکەرێک هەبن کە بە شێوەیەکی ئەکادیمیانە بتوانن ئەم شێوازە بۆ ئێمە باس بکەن ئێمە ئەمڕۆ زانیاری زیاتر لەسەر پرۆژەکە وەرئەگرین و بزانین پرۆژەکە لە چ ڕۆژێکە ئەکرێت و ئەم سپیکەرانە قسەکەرەکان کەن لەو ڕۆژانەدا بە میواندایی زۆر بەڕێز کاک جێنەر فواد کارمەند لە کۆمەڵەی خوێندکارانی کوردستان و کاکڕەن و ئاری نوێنەری خوێندکارانی سلێمانی سڵاوتان لێبێت کاک جێنەر لە دوای وەستانی ماوەیەک لە کۆمەڵەی خوێندکاران ئەمە ئەبێتەوە بە یەکەم پرۆژەی کۆمەڵەی خوێندکاران کەواتە باس سەرەتا باسێک لە پرۆژەکە بکەین. بەڵێ کۆمەڵی خوێندکاران تقریبانەوە چەند ساڵێکە ینی ئیشەکانی ڕاگرتووە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە دوای ماوەیەکی زۆر دەستی کردوتەوە بەکار بە تیمێکی نوێ و ستافێکی تازەوە یەکەم پرۆژەشمان یەکەم چالاکیشمان بۆ تەلەبەکانی قۆناغی یەکەمە بە تایبەتی لە ڕۆژی یەکشەمەیە ئەکرێت کاتژمێر 12 لە بە هەمانگی لەگەڵ زانکۆی سلێمانیە و لە هۆڵی کۆنگرێس ئەکرێت. بەڵێ ئەمە ئەبێت بە یەکەم پرۆژەمان و ئینشاڵە شتێکی جا لە بیریشمان نەچێت ئەم پرۆژێ با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتەوە بە خۆشحاڵیەوە بەڕێوە ئەچێت کە هەمیشە پێشەنگ و چالاکە لەم پرۆژانەیە بۆی کە بتوانێت سوود بگێنێت بە تەواوی هەموو لایەنەکان چ پەروەردەی بێت ژینگەی بێت و ئەمەش بۆ لایەنێکی زۆر گرنگی پەروەردە لە نێو زانکۆکان و ئەکادیمیەکان گرنگە. بەڵێ بەدڵنایەوە سپاسی میدیایی کورسات دەکەین بۆ مەبەستە ئەمە هەر لە پرۆژەکەەوە دەچێکم یەکەم جار لە ناوەکەیەوە کە ناومان لە ناو یونیڤیژن یونی کورتکراوەکە یونیڤرسیتیە زانکۆ ڤیژنیش ڕوویابینینێک و دنیابینینێکی تەلەبەکانە بۆ زانکۆ بۆی ئەم ناوەمان لێ ناو کورتکراوەکەمان بەو شێوەیە داناوە. پرۆژەکەمان لە تقریبان 3 تەوەر پێگیە تەوەری یەکەم ئەوەیە کە کۆمەڵی خوێندکاران کە بەم ستافە تازە و بەم هەناسە تازەیەوە دەست پێ ئەکاتەوە خۆمان بە تەلەبەکانی قۆناغی یەکەم و تەلەبەکانی قۆناغەکانی دواتریش ئەناسێنینەوە ستافە تازەکەمان. تەوەری دووەمیش قسەکەرەکانمانن کە لەسەر چەند تۆپیکێکی جیاواز قسەکەن و چەند بابەتێکی جیاوازی زانکۆ ئەوروژێنێت لەوێ و قسەی لەسەرەکرێت. تەوەری سێمیش سوپرایز و پرۆژەی نوێمانە لە دوای ئەم پرۆژەی یەکەممانەوە کە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بەڕاستە خۆ لێ ئەگوازرێتەوە یەکەم کارمان بە هەمانگی لەگەڵ سەرۆکاتی زانکۆی سلێمانیە ئاشکرا ئەکرێت و بە تەلەبەکان ئەوترێت. دەستە خۆش بێت بمەلای بەڕێستان ئەگەر باسێک مامۆکی قسەکەرەکان چییە بن لە ماوەی ئیڤنتەکەیە؟ قسەکەرەکان ئەمشەو ڕاگەن جێتە لە جارە ڕانەگەنراوە لێرە شۆ نەتوان ڕایبگەێنن سەفرایز دەکەن باشە چونکە جارە بە تاواتی ئەومان دیاری نەکردو کە چێ قسەکەرەکان بمانێت خەڵک خۆی لە پێیجی کۆمەڵی خوێندکاران دیاریتان نەکردووە دیاریتان کردو ناتانوێت ناوەکەی بڵێن نامانێت ناوەکان بوو چکە ئەمانێت خوێندکارەکان لەوێ خۆیان ئاشنا بن بە قسەکەرەکان هەروە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەو قسەکەرانە هەریەکە و لە بوارێکی زانکۆیی یا لە بوارێکی ژینگەی زانکۆیی یا قسەمان بۆکەن کە بەشێکیان باسی ژینگەی زانکۆکەن چۆن خوێندکاران کاتێک سەرەتایانە زانکۆ بتوانن ئاشنا بن بەم ژینگە بتوانن خۆیان بگونجێن لەگەڵ ئەم ژینگە نوێیە کە ئەوان پێشتر لەم شێوازە ژینگەیان نەژیاون یا کاریان نەکردووە. پاشان تەوەری دووەمیان یا تەوەریکی تریان لە قسەکەرەکانمان لە سپیکەرەکانمان باسێک لە کارامەیەکانی خوێندکارەکە ئایا تا چەندێک گرنگە بۆ خوێندکار کە پەرە بە کارامەیەکانی خۆی بات کە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە پەرە بە کارامەی خوێندکاران بات تاکو بتوانێت لە دوای زانکۆ بتوانێت لە بازاری کاردا شوێندەسی خۆی دیاریکات و بتوانێت شوێنێکی باش بۆ خۆی بدۆزێتەوە. بەشێکی تریشمانەیە کە چەند خوێندکارێکی سەرکەوتوو یان باسی ئەزمموی خۆیانەکەن لە ئیڤنتەکە و بۆ ئەو خوێندکارە نوێیانە کە تاکو بتوانن ئەمان ببن بە هەندێکی باش بۆ خوێندکارانی قۆناغیەک کە دەرخەری ئەو بن زانکۆ شوێنەکە بۆ پێگەیاندنی تاک کە تاکوتان ناو کۆمەلگای خزمەتێک بکە. زۆر باشە کاکڕەنوەکو نوێنەری خوێندکارانی زانکۆی سلێمانی
با باس لەوە بکەین بزانین لە دوای ماوەیەکی زۆر لاوەستان لە کارەکانی کۆمەڵی خوێندکاران کاکچێنێش ئاماژەی بەوە کرد ئێستا بە ستافێکی نوێەوە بە هەناسەیەکی نوێەوە بەڕۆحێتێکی نوێەوە هاتوونەتەوە مەدان و دووبارە کارەکەنەوە لە ئێستا خوێندکارانی زانکۆ تا چەند دڵخۆشن بکارانی کۆمەڵی خوێندکاران کە ئەما بێ بەیەکەم پرۆژیان بەڵام ئەوەندەی ئاگادارین لە پێشووتریشدا کۆمەڵک جموجۆڵی زۆر باشیان هەبووە لە نێو زانکۆدا لەم ماوە کورتەی کە دەستیان پێ کردوێتەوە ماوەیەکی کەمیشە داوامی زانکۆ کراوەتەوە بەتەکیت پێیان خانووک واگادارین کە لە ساڵی 2021 کۆمەڵی خوێندکاران سەر کراو نەما بەڵام پاشان لەم مانگی حوت و هەشتا کاک بە سەرپەرشتی سەرۆک پاڤڵ خۆی کە سەرپەرشتیاری کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە و هاوکارێکی زۆر گەورەیە هەم بۆ خوێندکاران هەم بۆ کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەم بە تایبەتیش بۆ هەموو خوێندکارێکی قوتابخانە و زانکۆکانی کوردستان کە سەرۆک پاڤڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان خوێندکار بە داینەمۆی گۆڕانکاری و بەرەو پێشچوونی کۆمەڵگە و هەرێمی کوردستانە بینن کە لە ڕێگەی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە ئێستا بە نەفەسێکی نوێ و بە شێوازێکی نوێ و ئەکادمی و زانستیانە دروست کراوەتەوە کە لە ماوەی چەند مانگێکی کەمدا ئێستا ئێمە توانیمانە چەند پرۆژە و چالاکیێکی زۆر باش حاضرکەین کە ئەمە ئەبێت بە دەستپێکی یەکەم چالاکی ئەوەی کە بە شێوەیەکی فراوان ئەنجام بدرێت ناو زانکۆی سلێمانیە لە دوای ئەمەشەوە ئێمە چەندین چالاکی ترمانەیە ئەروە ئیشەکانمان لە چەند خاڵێکە کە گرێتەوە کە چالاکیەکانە ئەنجامدانی بۆنە جیهانیەکان هەروە ئەنجامدانی کۆنفرانس و سیمیناری زانستی چەندین کاری تر هەروە هاوکاریکردنی خوێندکارانە لە ڕێگەی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەوە ئەویش بە دابینکردنی سنووقی هاوکاری دارایی بۆ خوێندکاران کە هەم خوێندکار دەتوانێت بۆ پرۆژە و بۆ ئەو فکرە و ئەو ئیشانەی کە هەیە تێتوانێت لە ڕێگەی ئەم سنووقی هاوکاریەوە پارەی دەستکرێت توانێت پرۆژەکانی بەڕێوەبەرێ کە ئەتوانین وەکو قەرزێکی بچووک بدرێت بە خوێندکار پاشان دوای سەرکەوتنی پرۆژەکە و بەدەستێنانی بڕێکی پێویست لە پارەکە لە پرۆژەکە دەستێکرێت قەرزەکە بگەڕێنێتەوە بۆ سنووقی هاوکاریەکە هەروەها بەشێکی تر لە سنووقی هاوکاریەکە بۆ هاوکاریکردنی ئەو خوێندکارانەیە کە گرفتی تەندروستی یا گرفتی بژێوی و ئەوەی کە لە ژیانی زانکۆی یا پێویستی بە بژێویەکی باشە لە ڕێگەی ئەو سنووقەوە بۆیان دابینەکرێت بێجگە لەوەش لە ڕێگەی ئەو سنووقە و لە ڕێگەی ئەو هاوکاریانی کە کۆکرێتەوە لە ڕێگەی بۆ کۆمەڵی خوێندکاران کۆیەکاتەوە خزمەتێکی زیاتر بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستانەکرێت تاکو بتوانن لە ڕووی خزمەتگوزاریەوە زانکۆ و پەیمانگاکان بگەێنینە ئاستێکی بەرزتر دەستخۆش بێت کاکچێن ریشتان کردووە بۆی کە جیاواز بێ ئەم کارێک کە ئەم چالاکی کە لەبەر دەمتانایە بۆ ماوەی چەند ڕۆژێک ئێوە لە ناو زانکۆی ئەم چالاکیەتان هەیە کارێکی جیاواز بێ بڕیاری دروستی لەبارەوە بدرێت تەنیا قسەکردن و ناسانی کێشەکان نەبێ خوێندکار بەڕاستی سیمیناری بۆ کراوە دەوراتی بۆ کراوەوە تەنیا قسەکردن بووە بەڵام ئەکرێ بڵین جیاواز ئەم کارەیەوە بەڵێ جیاوازە لەبەر ئەوەی ینی هیچ وتارێکی دووبارە و ئەوانەی تیانە شتیتیان یەک گەرم بکرێتەوە سێ قسەکەرمان هەیە بۆ تەکمیلەکردنی قسەکانی کاگڕەنوش قسەکەرەکانمان یەکیشیان ڕاهێنەرێکە کە لە دەرەوەی زانکۆ هێنراوە و باسی ژیانی ئەکادیمی و هەر ناوناڵن پەرەپێدانی خود و دۆزینەوەی کەسایەتی خۆی وەکو خوێندکارێک و پەرەپێدانی ئاستی کەسایەتی خۆی دووهەمینیشان مامۆستایەکە لە ناو ژینگەی زانکۆکەواتە باسی ناو ژینگەی زانکۆکات باسی ئەو 4 ساڵاکات کە پێویستە خوێندکار چۆن تەعاملی لەگەڵاکە و ژیانی ئەکادیمی کۆمەڵایەتی چۆن پێکەوە بگونجێنێت و بە شێوەیەکی دروست و ڕاست تەواوی بکات قسەکەری سێمیشمان خوێندکارێکی سەرکەوتوی زانکۆی سلێمانی نمونەیەکە یەت و لێ باسی ئاڵنگاریەکان و چاڵنجەکانی خۆیەکات کە لە ساڵانی ڕابردووە ڕوبەڕووی بۆتەوە و چۆن بەسەریا سەرکەوتوە ئێستا لە دنێی کارە خۆی دۆزیەوە کەسێکی سەرکەوتوی لێ دەرچووە و ئەودینسێکی باشی هەیە و خەڵک بە نمونە وەرێگرێت بۆیە هاتوین ئەزمموی ئەم کەسایەتیانەمان هێناوە و پێمانوتن کە باسی ئەزمموی خۆیان بکەن و هەتە بە هیچ شێوەیەک لمت نەخراوەتە بۆ نمونە سەر بابەتەکان یاخود سەر قسەکان هاتوین و تومانن ئێوە بۆ نمونە ئەزمموی خۆتان بژێڕنەوە بۆیان ئەزمموی خۆتان بن بە تەلەبەکان بۆیە تەلەبەش ئەتوانێت بۆ نمونە خوێندکارەکان ئەتوانن کە سود لەم ئەزمموانە وەرگرن من هەر چیرۆکێکی بچووکی خۆم بژێڕنەوە من لە 15 ساڵی و 16 ساڵی ئەمانەیە زۆر حەزم لە خوێندنەوە بوو نامەم نرد بۆ یەکێک لە نووسەرە دیارەکانی ئێستای کوردستان وتم حەزەکەم کتێبێک بخوێنمەوە بنە چۆن وام لێ بکە کە من بیر بکەمەوە
نامەکەی بۆ ناردمەوتی ئازیزگیان هەر کتێب خوێنەوە خۆی وا لێکا بیر بکەیتەوە ئێستا ئێمەش خوێندکارەکانمان وایان لێ هاتووە کە زانکۆ تاو ئەکەن یەکسەر داوای ئەزمونیان لێکرێ بۆیە ئێستا ئێمە ئەزمموی خۆمان بۆوان ئەڵین کە تۆ ئەکرێت زانکۆ بکەیت بۆ ئەزمموی کە دنیای کارداوا لە تۆکات ئەو ئیشانی کە بە بچووکیش لە ناو زانکۆیەکەیت بۆ من نوێنەرەکانمان یاخود ئەو چالاکی پرۆژانی کە دواتر دای ئەنین و لەگەڵیان هاوبەشی پێکەین و لە چالاکی پرۆژەکانە ئەبن بە ئەندام ئەبن بە یاری دەدەر ئەبن بە سەرپەرشتیار ئەم ئەندامی و سەرپەرشتیاری و یاری دەدەرە کە لە ناو زانکۆیەکرێت لە 4 ساڵی زانکۆیەکرێت بۆی ئەبێ بە ئەزمونێک بۆی ئەبێ بۆ ئەزمموی کە لە دوای زانکۆ لە دنیای کارە داوای لێکرێت بۆیە بەڵێ بە ئەکیدی جیاوازە بێ و بە تایبەتیش کە ئەوەی ئەو چالاکیەمان ڕائگەێنین بۆیان کە ئەکیدین زۆر بە دڵیانە بێ زۆریان پێخۆشە بێ و زۆر سوودمەندیشە بێ ئیزافەیەک بۆ قسەکانی کەم جیاوازی کۆمەڵی خوێندکاران هەم لەم ئیڤێنتەوە هەم لە چالاکی و کارەکانی تریا کۆمەڵی خوێندکاران هەڵگری پامێکی تایبەت بەخۆیەتی واتە کاتێک چالاکیە کارێک ئەکرێت تەنها بۆ ئەوە نییە دەرخستەی کارێک بکەینەوە بڵێن کارێکمان کردو تاو ئەوەی کە بۆ ئێمە گرنگە پامە گرنگەکەی ئەمەوەیە کە ئاستی خوێندکاری هەرێمی کوردستان بگەینە ئاستێک کە لە ئاستێکی نێودەوڵەتیا بێت خوێندکاری ئێمە هیچ جیازێکی نەبێت لەگەڵ خوێندکاری کرد لە زانکۆ نێودەوڵەتەکانی ترە کە بتوانین تەنها زانکۆ شوێنێکی مەلەل نەبێ بۆ خوێندکار بتوانێت هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆی بە تەواوەتی ببینێتەوە و بتوانێت شخصیەتێک و کەسایەتیکی ئەوەنە گەورە بە خۆی دروست کات کە ئێمە بتوانین سوودێکی گەورە لە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان وەرگرین لە پرسی حکومڕانیکردن و پرسی خزمەت و پرسی کەرتەکانی ناو کۆمەڵی خۆمان. دەستەکانە خۆش بێ کاکچێنەر اینجا بەشێکی دیکە لە کار و چالەکەکانتان لەو ڕۆژەیە ئێمە ئەزانین لە هەموو زانکۆ جیهانیەکانیشە و زانکۆ نێودەوڵەتیەکانیشە لەوە بین لەوەچە خوێندکارێکە بێت لە بەشێک وەرگیراوێت بەڵام خۆی ئارەزووشی هەبێت لە بوارێکی دیکە ئیتر لە یەکێک لە کڵەبەکانە کە ئەکرێتەوانێ بەڵام ئەوە لەوانێ لە ناو زانکۆ حکومیەکانی خۆمانە کەمتر بەدی بکرێت ئەوەی کە من ئاگادارم لەو ڕۆژێک چالاکێکی دیکەشتانێ لەوەی کە ئێوە کۆمەڵە کڵەپێکتان جا کردوێتەوانێ خوێندکاران ئەتوانن لە دوای تەواوبوونی پرۆژەکە خۆیان ناونووسکن لەو کڵەپانە و بەجیا لەو بوارێکە خۆیان تیا ئەخوێنن لەو زانکۆی کە پسپۆڕی تیاوەرەگرن لەو کۆلێژە بتوان لەو کڵەپانە شاپەشدار بن. ئازم تۆ سوپرایزەکەیان نەوت سوپرایزەکەیان ئەمە سوپرایزەکەی خۆیان بێ من نەوتوە جارێ ناوی سپیکەرەکانیان نەوتوە. کڵەبەکان لەوێ بڵێ لەوێ ڕایەگەێنین و هەروەها چۆنێتی ینی دروستکردنی ئەم کڵەپانە و بۆ نمونە هەیکەلیەتی کڵەبەکان چۆنە و چۆن خوێندکارە توانێت بەشداری کات و ئامانجی ئەم کڵەبانە و هەموو ئەم شتانە لەوێ باسەکرێت بەڵام بوون بە ئەندام و چۆنێتی ناونووسنکردن و ئەمانە ینی ئەچێتە ڕۆژانی داهاتوە و لە کاتێکی ترابێت و ئەوەی وی سەپرایزەکەی ماوە بۆ کاتە سوپرایز ناوی کڵەپەکانمان ماوە کڵەپەکان سوپرایزەمان ماوەشتە باش جارێەوە باز نەکە کاکچێنەر خوێندکاران تا چەند دڵخۆشن بە بەشداریکردنیان لەم ئیڤێنتانەیە بە تەواوی چالاکیەکان کە لە زانکۆ و پەیمانگاکانی کوردستانە ئەنجامەدرێ خوێندکاران زۆر دڵخۆشن لەبەرەوەی ینی هەمویان بۆ نمونە لە مەکتەبەکانەوە لە قوتابخانەکانەوە کێنە زانکۆ ینی ژینگەیەکی تاو نوێ و تاو جیاوازە ئێمە باسی زانکۆ ئەهلیەکان ناکەین کە لەوانەیە بە چەند هۆکارێکی تر بۆ نمونە لە خودی زانکۆکەوە بۆ نمونە ئیمکانەتێکی زیاتر یا خود شتێکی زیاتر چالاکی زیاتریان بۆ بکرێ بەڵام حکومیەکان تقریبا چالاکیان کەمن یاخود سنووردارن بۆیە ئێمە لە ڕێگەی کۆمەڵی خوێندکارانەوە هەوڵین ئەو فراغەوە بۆ شایە پڕ بکەینەوە و ئیشی لەسەر بکەین و بێگومان بە دەنگاوە هاتنی خوێندکارانیش زۆر باشە لەبەرەوەی وەگوتم خوێنێکی تازە و ژینگەیەکی تازەیە بۆیان ئینێرجیەکی زۆر باشیان پێ وزەیەکی زۆریان پێ و ئەبێت لە شتێکا بەکاری بێن و سەرفی بکەن و کاتە بەتاڵەکانی خۆیان پێ بڕکەنەوە و بەکاری بێنن بۆیە بە دەنگەوە هاتنێکی زۆر باشەیە بۆی و زۆر دڵخۆشن و ئەکیدیشین کە زۆر سوودی لێ ئەبین. زۆر باشە کاکڕۆن و تا چۆنەتوان بن بە پردێکی باشە ما خوێندکارمان زۆرە کە بیرۆکەی زۆر باشیان هەیە پرۆژەی زۆر باش لە مێشکیانە هەیە بەڵام هیچ لایەنێ نەبوو تا ئێستا بۆیان جێبەجێ بکات ئێوە بتوانێتەوە نوێنەری خوێندکاران بتوانێت ئەو بیرۆکەی ئەوانە پرۆژانەی ئەوان بێت بۆ کۆمەڵی خوێندکاران لێ بتوانن بەم ستافە تازەوە پرۆژەکانیان جێبەجێ بکەن و جێبەجێکارەکە و بیرۆکە کە شەر خوێندکارەکان خۆیان بن بەڵام بە هاوکاری کۆمەڵی خوێندکاران. بەڵێ وەکو باسم کرد کۆمەڵی خوێندکاران ئامانجی سەرەکی هاوکاریکردنی خوێندکارە بەتایبەت خوێندکاری زانکۆ و پەیمانگا و هەروە ئەو خوێندکارانەی کە زانکۆ و پەیمانگایان تاو کرد و دەرچوون لە زانکۆ و پەیمانگا ئێمە ئێستا وەکو
نوێنەرایەتی زانکۆی سلێمانی یان نوێنەرایەتی خوێندکارانی زانکۆی سلێمانی کارەکانمان یا چالاکیەکانمان زیاتر خۆی لەوایە بینێتەوە کە بین بە پردێک لە بینی خوێندکار و کۆمەڵی خوێندکارانی کوردستانە هەروە کۆمەڵی خوێندکارانی کوردستان خۆی ئەبێ بە پردێک لە بینی خوێندکار و هەروە ئەو کەرت و ئەو کەسە بڕیار بەدەستانی کە لە هەرێمی کوردستانن تاکو بتوانن دەنگی خوێندکار بگێنن بە حکومەت بێ بە لایەنە سیاسەکان بێ بە کەسانی بڕیار بەدەست بێ وەکو پرسی هاوکاریکردن ئێمە ئۆفیسی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دایم کراوەیە بۆ خوێندکاران هەموو خوێندکارێک ئەتوانێت بێت بۆ ئۆفیسی کۆمەڵی خوێندکاران و بتوانێت ئیشەکانی خۆی ئەگەر وکو ئیشکردن بێت ناو ئۆفیسا شوێنی کارکردن بێت یاخودەوە تا پێویستی بە هاوکاری بێت یا پێویستی بە هاوکارێکی لۆجستیک بێ پێویستی بە هاوکارێکی ئیداری بێ کۆمەڵی خوێندکاران درێخی نەکردووە ئەوەی کە هەبوو بێت هاوکاری خۆی کردو و ئەو نەمانماوە ئێمە ئەو سندوقی هاوکاریە سندوقی هاوکاری داراییەش چالاک بێت ئەو کاتە ئەمە توانین خزمەتی زۆر زیاتر بکەین زۆر باشە کەواتە ڕۆژی یەکشەممە بەرواری یەکی دوانسە لە زانکۆی سلێمانی لە هۆڵی کۆنگرێس چالەکەکەتان بەڕێوە ئەچێت کاتژمێر دوانسە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتەوە ئەم پرۆژەیە جێبەجێ ئەکرێت هیوای سەرکەوتنتان بۆ خوازین هیوادارم بتوان لە کار و چالاکەکانتانە بەردەوام بن یەکەم پرۆژەتان نەبێت و چەندین پرۆژەی جوانترتان هەبێت لە دوای ئەوە تا پرۆژە نەبێت چالاکی تر هەبێت بۆ خوێندکارانی هەرناومە لێنەوە یونیڤیژن یەک یعنی بەردەوامیە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازین